ئەبێ بیبیتەوە بۆ ئەو زمانەی ئەو دڵی پێیەکرێتەوە بە چه زمانێک دڵی ئەکرێتەوە ئەو پیرە بەوە دڵی خۆشکە یەک نمونەتان بۆ ئەگەڕمەوە کوڕێک پیاوێکی ڕەفیقم هەیە دەمێکە ڕەفیقین مامۆستا غەفور خوا بیپارێزێ مەلا نییە هەر پیاوێکی بەڕێز و خوێنەوارە وتی ڕۆژێک لە ماڵی خۆمانەوە چووم بۆ مزگەوت بۆ نوێژی عەسر سیرەکەم لە ماڵ دراوسەیەکمان قێڕە و قاڵەڵ سا و ژنگەل و خەرەباڵدی وتمەوە چییە؟ وتیان وەڵا کاک حاجی لەسەرە مەرگایە و دانیشتون بە دیاریوە وتی ما بووی بۆ عەسر وتی منیش ڕۆشتم بۆ ئەوێ سەلام عەلەیکە سەلام و وتم چۆنە کاک؟ وتی وەخوا هیچ نێوا لە حاڵی خۆیە وتم ئیجازەیە من بڕۆمە ژوورەوە وتیان فەرموو وتم با یاسینێ شتێکی خوێنم وتی ڕۆشتمە ژوورەوە چوومە ڕاسەری وتم حاجی وتی بەڵێ سیرکە مامۆستا وتی ئەوە بەبیریە تۆ لێ قەیخا ئەحمەدە کێخا ئەحمەد چۆن فڵانە کەشتان ینی فڵانە شاختان ئەکرد بە بنێشت ئەچی دارەبەن داری قەزوان برینداری ئەەکەی و بە قڕ قۆچەڵی بۆ ئەەکەی و اینجا بنێشتەکە دێتە ناوی و وتم بەبیریە ئەو ساڵە لەگەڵ قەیخا ئەحمەد چۆن بنێشتەکەتان کرد وتی سوێن بەخوا مامۆستا خالید وتی هەڵساوە سەر پێ قنج بوویەوە وتی غەفوری گیان ئەرێ وەڵا ئەو ساڵە ڕۆشتین ئاوا و لەوێ دەستمان پێ کرد و کونە ئاومان برد و قڕمان گرت تۆ و اینجا ئەو لەلەی لێدا و من کۆسەڵەم لێدا و بنێشت پڕ بوو ماڵیمان و کردمانە تەمەکە و دوای بردمان کوڵاندمان و تورەکەی خامان بۆ ئێنا تێمان کرد وتی عیبی نەما ئیسا هەموو جارە مامۆستا غەفور ئەڵێ ڕەفیقم ئەڵێ مامۆستا ئەم پیرانە خەڵک نازانێ قسەیەکیان لەگەڵا بکە ئەوان تێبگەن تۆ باسی شەڕی هینەکەی ئۆکرانیا و رووسیاکەی باسی سووریاکەی باسی غەزەکەی بابە ئەو ئیشی ئەمەی نییە قسەیەکی بۆ بکە تێبگا لەگەڵ یا بە جۆرێ تێبگا اینجا ئەبێ بیبیتەوە بۆ ئەو زمانەی ئەو دڵی پێیەکرێتەوە بە چه زمانێک دڵی ئەکرێتەوە ئەو پیرە بەوە دڵی خۆشکە ئێمە ئەبێ ئەم زمانە فێری خۆمان و فێری ڕۆڵەکانمان بکەین فێری کۆمەلگایشی بکەین